خۆشەویستان منداڵ کە لە خێزانە دێتە بوون لەسەر دایک و باوکە بێگومان کە پەروەردەیەکی دروست و چاک و باشی بکەن. پەروەردەکەش لە دوو لایەن خۆی بینێتەوە، هەم ئەو پەروەردەیی کە لە ڕووی زانستی و کللتوری و کۆمەڵایەتیەوە لەناو کۆمەڵگەوە ماوەتەوە، هەم ئێمە وەکو باڵن کۆمەڵگەیەکی موسڵمان کە شانازی بە دینەکەی خۆمانەوە دەکەین دەبێت پەروەردەیەکی هەم دروست و زانستی و با بڵین کۆمەڵایەتی بێەوەی کە بۆمان ماوەتەوە کللتوری بێ، هەم دەبێت پەروەردەیە بێت کە پشت بەست بێ ئەستور بێ بە شریعەتی پیرۆزی ئیسلام و بێگومان منداڵ مافی هەیە لەسەر دایک و باوک، چۆن دایک و باوکیش مافی هەیە لەسەر منداڵ. هەوڵە دەین ئەم تەورەیە قسە و باس و گفتوگوی لێ بکەین. میوانداری زۆر بەڕێز شنۆ حسین ڕایۆژکاری خێزانی کە بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵمان میوانە. مامۆستا بەخێر بێت. زۆر بەخێر بێت. بەخێر بێ یاخوا. مامۆستا با لەوە دەست پێ بکەین، جارێک لە پەروەردەوە دەست پێ بکەین. با بڵین خاڵی سەرەتای پەروەردە لە چێ و لە چیەوە دەست پێەکە؟ بەڵێ دوێنەی خۆی بەخشندەی میهرەبان، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. خۆی پەروەردە لەوانەیە هەنێک کەس بڵێن کە لەو کاتەوە کە دەست پێکا کە مناڵ لە دایکە بێ، بەڵام بە پێی قسەی دەروون ناسەکان و زۆربەی زاناکان کە باسی لێواکەن، پەروەردە لەو کاتەوە دەست پێکا کە دوو کەس یعنی دوو ڕەگەز ئەیانەوێت هاوسەرگیری بکەن. لەو کاتەیە تۆ تر ئەتوانین دەستکەی بە پەروەردەی مناڵەکەەوە. بۆچی؟ تۆ کە کەسێکی باشی دۆزیەوە بۆ وەکو دایکی مناڵەکە یا کەسێکی باشی دۆزیەوە وەکو باوکی مناڵەکە، لەو کاتەیە تر پەروەردە دەست پێکا، تۆ زانی بەڕاستی مناڵەکە و لە داهاتوە چۆنە بێ. هەروەها خوێندنەوەی دایک و باوکەکە بۆ لەسەر بابەتی پەروەردەی مناڵەوە کەی بڕیار بن کە مناڵیان بێ و چەند کۆرس ببینن و چەند بخوێننەوە لەسەر ئەوەی کە مناڵێکی باش پەروەردە بکەن. بەڕاستی ئێستا لە زۆرێک لە وڵاتەکان بە تایبەتیەوەی کە من بزانم لە مالیزیا و ئەندونوزیا 6 مانگ دایک و باوک کورس ئەبینن لەسەرەوەی کە ئایا ئەتوان ئەم ژن و پیاوە مناڵ پەروەردە بکەن و ئەو شتانی کە پێویستە بۆ پەروەردەی مناڵ پێیان بڵێن. چکە کاکدان ئەگەر خۆمان بزانین پەروەردەکردن لەگەڵ بەخێوکردنا زۆر جیاواز. بەخێوکردن هەموو کەسێ ئەتوانێ، ینی تۆ مناڵەکە خواردنە بۆی دابینەکەی، ژینگەیەکی بۆ دابینەکەیت و تەواو ئاسایی. بەڵام پەروەردەکردن پرۆسەیەکە کە هەر لە قۆناغی پێش لە دایکبوونەوە دەست پێەکە و ئامادەکاری زۆر زۆریەوێ و بەخێوکردن لەوانەیە دوو لە ڕووی جەنابچان و بینەرەکان حیواناتی دەتوانن مناڵەکانی خۆیان بەخێوەکان، سۆزیان پێبەخشن، لە ئامێزیان نەگرن، هەموو ئەم شتانیان هەیە ئەوانیش. بەڵام پەروەردەکردنەکە گەڕێتە بۆ مرۆڤ، کەواتە ئێمە وەکو مرۆڤ، وەکو مسڵمان، وەکو پەروەرشیارێ، وەکو دایک و باوکێ پێویستەکە گرنگی بۆ خاڵە بین کە چۆن مناڵەکانمان پەروەردە بکەین و ئایا لەم ژینگەیە چ پەروەردەیە گونجاوە و چ پەروەردەیە باشە کە مناڵەکانمان بتوانن بەڕاستی لەم ژینگەیە پەروەردەیەکی باش و تەندروستیان هەبێت. مامۆستا شنۆ وەکو کۆمەڵگەیەکی مسڵمان و پێویستە ئێمە پەروەردەی منداڵەکانمان لەسەر ڕێگایەک بێت کە ئاین بۆ ئێمە دیاری کردووە و شێوازی دروستی پەروەردە لە کۆمەلگای ئێمەدا کۆمەلگایەکی مسڵمانین دەبێت شێوازێک بێت و چۆن بێت؟ بەڵێ لنیە خان، ئەمە بەڕاستی زۆر دقیق و وردە. تۆ پێش ئەوی کە مناڵەکە لە دایک بێ پێویستەکە بێ بکەیتەوە کە چی بەتەمای بە مناڵەکە بڵێ وە چۆن پەروەردەیەکەی لەسەر چی شێوازە پەروەردەیەکەی. ئەوە نییە کە تۆ تەنها بڵێ من خۆم لە خێزانێکی باشم و دایک و باوکێکی باشم هەیە، چونکە ئێستا ئێمە زانین کە تەکنۆلۆژیا زۆر هاتوۆتە ناو ژیانی مناڵەوە، لەوانەیە زۆر کەس هەبێ لە خێزانێکی زۆر باش بێ، بەڵام کەسێرێکی تەکنۆلۆژیا یا هاوڕێی خراپی ئەم کەسانەی کە لە دەوروبەرن ژینگەکە ئەمانش هەمووی کاریگەریان هەبووە بەسەر ئەم خێزانە، کەواتە ئەمە گەڕێتە بۆ چاودێری دایک و باوک. هەروەکو قسەکەی کاکداناش باسی کرد لە سەرەتاوە، بەڕاستی پەروەردە ئەوە نییە هەر دایکەکە بەرپرس بێ لە پەروەردەی مناڵەکان، چونکە لە ئێستاە پەروەردە زۆر قرس بۆتەوە وەکو زمانی زوو نییە. لە زمانی زووەکە مناڵ پەروەردەکە ئەژوترا پەروەردەیەکی جوانی هەیە بۆ لەبەرەوەی مامەکە، خاڵەکە، بۆ نمونە دراوسێکە هەمووی ئاگاداری پەروەردەی مناڵەکە بوو. ئەگەر هەڵەیەکی بکردا بۆیان ڕاستەکردەوە بە حکمی ئەوەی کە ژینگەی کۆمەڵایەتی ئەو کاتە زۆر تێکەڵاو بوو و خەڵک هاتوچۆی زۆر هەبوو و پەیوەندیەکان زۆرتر بوو لە ئێستا، هەمووی تەداخولێکە لە پەروەردەی مناڵەکە، کەواتە سێرێکی مناڵێکی باش دەرەچوو. بەڵام لە ئێستاە بەم شێوازە نییە، کەواتە پێویستەکە دایک و باوکە خۆیان زۆرتر هیلاکەن و بزان چۆن مناڵەکەیان پەروەردە ئەکەن و چی بە مناڵەکەیان ئەڵەن و چی باشە بۆ پەروەردەیەکی باشی و تەندروستی مناڵەکەیان و ئاگاداری ئەوەش بن. بەڕاستی ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە لە ئێستاە، بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان
و تەکنۆلۆژی ئەمانە زۆر کاریگەری نەرێنی هەبووە بحکمی ئێمە لە قوتابخانەکان ئیشەکەین ئەبینین کەسێکە بۆ نمونە لە خێزانێکی زۆر باشە دایک و باوکێکی زۆر باشی هەیە گرنگیان بە پەروەردی منداڵەکەیان ناوە سێرێکی مەسەلەن تەکنۆلۆژیا بەکارهێنانی هەڵی تەکنۆلۆژیا ئەمانەی هەموو لێ تێگیاوە یا هاوڕێکی خراپ دوو هاوڕێ خراپ ئەمانەی هەموو لێ تێگیاوە کەواتە تۆ پێویستەکە پەیوەندی و باشکەی لەگەڵ منداڵەکە تا لە هەر قۆناغێکا بێ زۆرێک لە ئەو مناڵانێکی هەن بۆ لە ئێمە گلەیی ئەەکەن کاکدانا زۆرترین گلەییان ئەوەیە کە بەداخەوە من ئێستا بە دایک و باوکانی شاڵم ئەڵێن کاتمان بۆ دانانێن زۆربیان ئەڵە مامۆسان زۆر حەزێکین بۆ نمونە نیو ساعت لەگەڵ دایکمانە دانیشین یان نیو ساعت لەگەڵ باوکمانە دانیشین قسە بکەین گفتوگۆ بکەین باسی ڕۆژەکەمان بکەین بس باوکم ماڵە ئیشم هەیە و خەریکی مۆبایلەکەیەتی و دایکی خەریکی ئیشی ماڵەوە یا خەریکی مناڵەکانی ترە ئێمە هیچ کاتێکمان نییە لەگەڵ دایک و باوکمانە ئەمەش بەڕاستی کاریگەری نەرێنی زۆر لەسەر پەروەردەی مناڵ دروست کردووە و دوایی ئەبینی ئەم مناڵە بە ئاقارێکی ترە ئەڕوات و هەم زیانی کۆمەڵایەتی لێ ئەیاتووە هەم زیانی دەرونیشی لێ دەدەینە سەر ئەوە خاڵێکی زۆر گرنگە بەس لە ئەوڵە قسێکت کرد سەرنجی من ڕاکێشا مامۆستا لێرەگە کەسێک بوێ مۆڵەتی شۆفێری بەدەستپێنێ ئەچێتە نێو خولێکەوە هەم نەزەری هەم پراکتیکی وانە بەڕاست ژیانی هاوسەری گرنگترە لە شۆفێری ینی لێرە ئەم خولانە هەیە هەم بووی کە ئەم ژن و مێردە چۆن ژیان بەڕێ بکەن و چۆن کە بوونە خاوەنی منداڵ وەکوی جەنابەت باست کرد لە مالیزیا توانن پەروەردەیکەن چ لایەنی حکومی چ کەرتی تایبەت لێرە بۆ ئەو کڕووکچانەی کە تازە زەواجەکەن ئەم خولانە هەیە و تەوعیان کا و ڕێنمایان پێ بدە ئەوەی ئێمە ئاگادار بن کاکدانە هەیە بەڵام زۆر پابند نین پێوەی ینی کەمی شەو پابندیش نین پێوەی ینی دوو کەسەکە پابند نین جاری وایە ینی ئێمە بەڕاستی زۆر لەگەڵ کەسانی پسپۆڕا قسەمان کردوایە کەسانێکە لەو شوێنانە ئیشەکەن باسییان کردەوە توانە بە هەر شێوازێک ئەڕۆن خۆیان ئەدزنەوە ینی لەوەی کە بڕۆن خولەکە شتێکی وانە ینی شتێکی ڕمزیە بەڵام الحەمدولله ئێستا لە کوردستان هەیە ینی خولی پێگەیاندنی هاوسەران هەیە یعنی نێوەنگیری هاوسەران نێوەنگیری خێزانی ئەمانە زۆرە پرۆژه خێزانی زۆر بووە لە شوێنە ناحکومیەکانە بەڵام حکومیەکان بەداخەوە شتێکی وانە بەس بە بۆچوونی من پێویستەکە بەڕاستی هەموو ناکرێت دادگا بوون ئەم عەقدی زەواجە نەکا هەتا وەکو بڕوانامەی شوێنێکی پێ نەبێ کە بە فعلی بەشداری کردووە لە خولێکی لەو شێوازە بۆچی ناکرێت هەموو شتێک ئەکرێ ینی توان ئاسانکاری بۆ بکەن چونکە ئەگەر وایان کرد کاکدانە سێرێکی ڕێژی تڵاقیش ئەو کاتە ڕێژی جیابوونەوەش کەم ئەبێتەوە بۆ کچوو ڕەگە بە ئاگاییەوە ینی بە ڕۆشنبیریەوە ئەتوانن بچنە ناو پرۆسەیەکەوە چونکە زەواج ئەوە نییە تۆ بەڵێ شتێکی ئاسانە و سادەیە زەواج پرۆسەیەکە کە بەڕاستی پێویستی بە هەنێ ئامۆژگاری هەنێ ڕێنمایی هەنێ تەکنیکەیە کە تۆ پێویستە لە ژیانی هاوسەریە بەکاری بێنی دوای ئەوەش بەتەمای مناڵیش پەروەردە بکەی مناڵیش خۆی پەروەردەکردنی مناڵیش چەندین شتی پێویستە کە تۆ پێویستەکە ئاگاداری بی چەند پرۆسەیەکە چەند یعنی بەڕاستی ڕێنماییەکە چەند تەکنیکێکە کە تۆ لە پەروەردەکردنی مناڵەکە تا پێویستە بەکاری بێنی مامۆساشنەوە باست لەوە کرد کە جاران خزمانی چواردە ور تەداخلی پەروەردەی منداڵیان دەکەن بەڵام ئێستا دەبینین کە منداڵێک هەڵی زۆر ئەکات یان شێوازێک لە شێوازەکان لادانی زۆرە دەڵێن ئەوە دوو پەروەردەیە بۆی وایە ماڵە باوانی یان ماڵە داپیرانی تەداخلیان لە پەروەردەکردنی ئەم منداڵەدا کردووە ئایا منداڵ تەنها پەروەردەی دایک و باوک دەکرێت بڵین پەروەردەی دایک و باوک بەسەر لە سەردەمی ئێستادا بۆ ئەوی منداڵەکە پەروەردە بیان نەخێر دەکرێت جارجارێش ماڵە داپیرە ماڵە خاڵیان ماڵێکی نزیکی خزمانە تەداخل بکاتیایە بەڵێ لێنیە خان خۆی ژینگەی کۆن بەو شێوازە بووەوە هەستەکەم شتێکی زۆر باشیش بۆ چونکە لەوانێ مناڵ حەزەری لە هەنێشت کردبێ لەبەرەوەی هەڵەیەنەکە ویا پەیوەندە کۆمەڵایەتەکان وای کردووە کە بەڕاستی مناڵ لەو هەڵانە بگرێتەوە ڕاستە لە ئێستا ژینگەکە جیاوازترە بۆ من مناڵ کەمترە و لەوانێت تەداخلی ننک و باپیرە یا خاڵمان بە شێوازێکی تر بێ ویا خۆیان پێیان ناخۆش بێ ویا پەروەردەکە بەعام گۆڕاوە ئەتوانن دایک و باوکەکە گوێ بگرن لەو شتانی کە هەستەکەن بە سوودە بۆ مناڵەکە تۆقی چێکە ئەگەر مەسەلەن ننکە یان باپیری یا شتێکی پێ بڵێ کە هەستێکی تۆ بە سوودە ئەی بەڕاستی دایک و باوکە بێ ئەوە بە خاڵێکی ئەرێنی وەربگرن لە ننک و باپیر یا خاڵە مامە ئیشی لەسەر بکەن ئەمە وا ئەکا کە مناڵەکە سیرێکی تۆ لەوانێ شتێکە تۆ یعنی نەوبینیوە لە مناڵەکەی خۆتە یا ئەو خاڵە لەوانەیە خاڵێک بوو بێت تۆ هەست بە گرنگی نەکرد بێت لە مناڵەکەتە بەڵام کاتێک ئەوان پێت ئەڵێن کەواتە ئەمە خاڵێک هەیە ئەتوانی ئیشی لەسەر بکەیت ڕاستە ئێستا ئاڵێن تەداخلی ئەم لاولا ئەبێ بە دوو پەروەردە و سێ پەروەردە ئەمەش بە شێوازێکە کە تۆ بۆ من مناڵەکە بۆ ماوەیەکی زۆر لەوێ دانی ئێستا زۆرێک لە کەیسەکانی ئێمە کە مەسەلەن لای نەنک و باپیریان بووە سێریکی
5 ساعات 6 ساعات لینێک و باپیری بۆ دوای چێتە بۆ ماڵەوە سێری ئەم دوو ژینگە جیاوازەمانەوە بەڵام کاتی کۆن هەمووی بەیەکەوە بوو ئەوە نەبووە بمێنێتەوە مناڵەکە لە شوێنێک و ئەم بە شێوازێ پەروەردەیکە ئەو بە شێوازێ پەروەردەیکە بەڵام ئێستا ئەممانەوەیە وای لێکرد کە تووشی هەنێ هەڵە و یعنی بەڕاستی هەنێ بابەتی ناپەروەردەی بێ کە سێرەی لەگەڵ پەروەردەی خێزانەکەی خۆیان ناگونجێت باست لە شتێک وتێکە دایک و باوک منداڵیان فرامۆش کردیان زۆر منداڵ لای ئێوە بازەوەکەن کە دایک و باوک کاتیان بەدەخوان ناکەن چۆن لە بابەتی ژن و مێردایەتیە هەچەنەمە بەهانە نییە بەڵام ئەو ئافرەتانی کە خیانەتەکەن ئەدە بڵە ڕوو جەناب و بینەروی سەر ئەڵە وڵام مێردەکانمان وەکو بڵی کاتی بۆ ئێمەنیان گرنگیمان پێنادا وە گوتم ئەوە بەهانە نییە بۆ بەڵام منداڵێک ئەگەر دایک و باوک کاتی بۆ دیاری نەکا دوجار چێ کاتی بۆ دیارەکە و چێ پەروەردەیەەکە ئایا بەلاڕێیا ڕوا لە کۆمەڵگەیە بەڵێ دەست خۆش بە زۆر پرسیارێکی یعنی بەڕاستی هەستیار و زۆر باش بوو کاکدانا بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە زۆر کەیسمان هەیە کە مناڵەکە کە سێرێکی دایکەکە کاتی بۆ دانەناوە یا باوکەکە هیچ کاتی بۆ دانەناوە سێرێکی دوای مناڵێک کەوتووە کەعیم ئەم مناڵە پڕ بۆ لە هەڵا بۆ نمونە ئێستا ئەو مناڵانی کە زۆر وێی بکێشن کاکدانەکە ئێستا ئێمە لە قوتابخانەکان بەداخەوە زۆر بووە یعنی من دەستمان کرۆ بە هۆشیاری ئەو مناڵانە کە وێی بکێشن ئەو مناڵانە کە فەرامۆش کراون لە ماڵەوە یعنی هیچ گرنگیەکیان پێ نەدراوە ئەم دایک و باوکە نازانن کەی یێنەوە کەی ئەڕۆن و چیەکەن و هاوڕەکانیان کەن بە تایبەتی لە قۆناغی نەوجوانیە زۆر گرنگە کە تۆ بزانی هاوڕێی مناڵەکە و کێیە ئەم لەگەڵ کیا تعاملەکە لەگەڵ کیا پەیوەندی هەیە لەگەڵ کیا ئەڕوا لەگەڵ کیایەتەوە ئەمانە بەڕاستی زۆر گرنگە و هەنێک کات وای لێکە ئەم مناڵە تووشی دەست درێژی ئەبێتەوە چونکە بۆ فێر نەکراوەکە متمانە بەخۆبوونی هەبێ یا فێری وشەی نەکراوە لەوانەیە هاوڕێکانی تری ئیسیغلالی کەن ئەمەش زۆر هەیە بەداخەوە ئێستا لە قوتابخانەکانە کە مەسەلەن قوتابەکەی بە هەڵەکەەوە هاتو بەلای مەڵە بۆ واو کردوە کوڕی من یا کچی من ئەم شتە هەڵەو کردو ئەڵە مامۆسان نەمتوانی بڵم نایکەم من لە ماڵە هیچ گرنگێکم پێ نەدراوە هیچ کاتم بۆ دانەندراوە لەبەر ئەوەی ئەوانیش وازم لێ نەهێن و لەگەڵ خۆیان نابمێنمەوە کەواتە من پێم باشتر بۆ هەڵەکە بکەم بۆی لە گروپی هاوڕێیان نابمێنمەوە لە گروپی هاوتەمەنەکان مابمێنمە ئەمەش واکە کە بەڕاستی مناڵ تووشی هەڵاکات مامۆستاشنۆ لە پەروەردەکردندا تا چۆنێک پێویستە دایک و باوک هەمان پەروەردیان هەبێ بۆ منە کاتێکە منداڵەکە لای باوکێتی بۆ ماوەیەک پەروەردەی ئەکات هەمان پەروەردە بێت کە دایکی پەروەردەی ئەکات ئەو کاتانی کە لای دایکێتی واتە ڕێکەوتنێک هەبێ لە نێوان دایک و باوکدا بۆ ئەوی پەروەردەکان یەک پەروەردە بێت و جیاوازی نەبێت یایدا بەڵێ دەست خۆش بێ خوا زۆر پرسیارێکی جوانە کە زۆر ئاراستی ئێمە بێتەوە بەڕاستی گرنگە دایک و باوک تەوافقیان هەیە لەسەر پەروەردەی مناڵەکە چونکە ئەگەر تەوافقیان نەبێ ئەو کاتە مناڵەکە وەکو شتێک هەلێک ئەقۆزێتەوە بۆ ئەوەی کە بەلاڕێیا بڕات بۆ چونکە ئێمە وتمان ئەگەر کورسێک هەبێ لێرە دایک و باوکەکە هەردووکیان بەیەکە کورسەکە ببینن ئەو کاتە دائنیشن تەوافق ئەکەن کە لەم شێوازە پەروەردەیە چۆن مامەڵە بکەن نەگیکیان بڵێ بۆ نمونە بە مناڵەکە ئەمەنە ڕۆژانە وەرگێ ئەو تریشیان بڵێ نەخێر ئەوەنە ڕۆژانە وەرگێ کەواتە جاری وای مناڵەکە ئەم کێشەی دایک و باوکە ئەقۆزێتەوە و کێشێکی گەورەتریشی لێ دروستە بێت کەواتە زۆر پێویستە دایک و باوک ڕێ بکەون بێبێ ئەوەی مناڵەکە بزانێت لەسەر ئەو شێوازە پەروەردەی کە هەیەە و چ شێوازە دروستە بەلای خۆیانەوە و کامیان بە دروست ئەزانن نەک ئەوەی کە لەبەر دەمی مناڵەکە دەستکەم بە مناقەشەکردن و بە قسەکردن و ئەو کاتە بەڕاستی کە ئەبینی مناڵەکە متمانی بە هیچیان نامێنێت ئەڵێ سێری دایک و باوکم نازانن من چۆن پەروەردە بکەن لەبەر چای من دەستەکەم بە مناقەشەکردن و بە قسەکردن و بە گفتوگۆ یا دەنگ بەرزکردنەوە کەواتە جاری وای لەوانە مناڵەکە سەرکەش دەبچێت بەگوێنی دایکی بکە نە باوکی بکە ئەچە بەگوێ هاوڕێکانیەکە یا جاری وای باوکەکە لی تووڕابێ دایکەکە لە باوەشیەگرێ لە باوەشیەگرێ ئەمەش زۆر هەڵە یعنی پێویستەکە تەوافقێکیان هەبێ بەڕاستی لەسەر پەروەردەکردنی مناڵەکە بینە سەر ماف ئەگە هەڵە نەبم بەیانی یان بەیانی ڕۆژی جارنامەی مافی منداڵە بەڵێ هەر بەڕاست منداڵ ینی مافی هەیە لەسەر دایک و باوک یان ئەو مافانە چین کە دایک و باوک ئەبێ بۆ منداڵەکەی بێنێتە دێ بەڵێ خۆی لە ساڵی 1970 داینێن بەوەیانە کە هەنێ ماف بۆ مناڵ دابدرێ لە ساڵی 1990 ئیتر هاتە بواری جێبەجێکردنەوە نەوەی عفو 54 بەندیاندانە کاکدانا بۆی کە ئیش بکەن لەسەر مناڵ چودویەکی پێویستە بە مناڵەوە چواردەشی پێویستە بۆی کە جێبەجێ بکرێ حکومەت جێبەجێ بکە جامەگەر ئێستا بین یعنی پێناسیکی مافکی بزین ماف چییە ئەڵێ کۆمەڵی ماف و ئیمتیازاتە کە بێ هیچ جیاوازیەکی ڕەگەزی بێ هیچ جیاوازیەکی زمان و نەتەوە بیرکردنەوە خێزان بدرێ بە مناڵەکە یعنی تۆ پێویست ناکە بڵێ ئەمە کوردە عەرەبە تورکمانە هەر شتێکە پێویستە ئەم مافانە بۆ مناڵ دەستەبەر بکرێ لەلایەن حکوومەتەوە لەلایەن دایک بەڵێ لەلایەن حکوومەتەوە ئەنجا ساچینە سەر دایک و باوکیش بۆ هەموو مناڵێک لە دەروناسیە هەر مناڵێکە لە دایکە بێتە تەمەنی 18 ساڵ پێی ئەڵێن مناڵ
و چونک بۆچی پێی ئەڵێن مناڵ لەبەرەوەی لەم قۆناغەیە زۆرترین گەشەی دەرونی جەستەیی کۆمەڵایەتی لە مناڵە ڕۆیە و زۆرترین کاریگەری ئەم قۆناغا بۆ داهاتووشی ئەبێت بۆ لەم قۆناغەیە مناڵ پەروەردە ئەکرێت لەم قۆناغەیە سێرەکی گەشەی جسمی گەشەی دەرونی بۆ نمونە گەشە لە خوێندنە ئەچێتە سەر ئەمانە هەمووی لە قۆناغی مناڵیا ڕۆیە کەواتە قۆناغێکی زۆر گرنگە کە ئێمە بایەخی پێبێن یەکێک لەو مافانی کە پێویستە بۆی دەسەبەر بکرێ بەڕاستی مافی ژیانکردنە یعنی هەموو مناڵە پێویستەکە ژیانی تەندروستی هەبێ لە خێزانێکا بێت بۆ نمونە خواردنەوە مافە سەرەتاییەکانی بۆ دابین بکرێ لە ناو خێزانە و خاڵێکی تر خوێندنەکە ئەمە تر ئەگەڕێتەوە سەر خێزان و حکوومەت و ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەرەوەی کە تۆ بتوانی خوێندن بۆ مناڵەکە دەستەبەر بکەیت بەداخەوە ئێمە لەوانەیە هەشمان بێت لە ناو شار و شارشکەکانە مناڵی وا هەیە ناخوێنێ خێزانەکە چی هیچ ینی بە خەیاڵیان نایە یعنی ئێمە زۆر کەسمان هەبووە مناڵەکە تاپۆلی حوتی خوێندووە هەشتی خوێندووە چەند چوینەتەوە داوامان کردووە چەند ئێستا الحەمدوللا ئەم ساڵ قانونێکی هاتووە کە ئەو مناڵانە بگەڕێنەوە بۆ قوتابخانە بەڵام سێرێکی خێزانەکە بە خەیاڵیان نایە ئەڵێ با بچە ئیش بکات و خوێندن چیتە یعنی ئەمانەش بووە بە کێشە بەڕاستی لە ناو خێزانەکانە خاڵێکی تر پاراستن لە تونوتیژی یعنی مناڵ تۆ لە هەموو تونوتیژێ بیپارێزی تر ئەمە دەرونیە جەستەییە کۆمەڵایەتیە هەر تونوتیژێکە بێ پێویستەکە خێزان حکوومەت ئەو مناڵە پارێزن خاڵێکی تر کە زۆر گرنگە مافی پەروەردەکردنیە ئەو مناڵە تۆ ناکرێ مناڵەکە هەر بە خێوی کەیت ئێستا زۆرێک لە دایک و باوکانیان بۆ لای ماڵن مامۆستاشنە ژوورێکی تەرتیباتە هەموو شتێکمان بۆ کردووە بۆ نمونە ئەکسبۆکسی هەیە ئایپادی هەیە شتی جوانی هەیە بەخوا جلی مارکە نەبێ بۆی ناکڕم بەس لە لەو لاوسیرێکی ئەم مناڵە پەروەردە نەکراوە دایکەکە بۆ نمونە هەتا ساعت 4 و 5 لە دەوامە باوکەکەی شەویەتەوە ماڵە خۆی دوایی مناڵەکەیەتەوە لای ئێمە گلەیەکە ئەڵە مامۆستاشنە نامەوێت ئەو شتانە پێیان بڵێ نامەوێت تەنها ئەمەوێت تۆزە لەلام بن تەنها ئەمێت تۆزە گرنگیم پێ بن بە تۆزە باوەشم بکەن یەنەوە قسم لەگەڵا بکەن ئەڵێ من جاری وایە ئەڕۆمەوە ماڵێکی سارد بسڕ خەوم لەیەکەوە لە ژێر قەنەفەکەەوە نازانم دایکم کەیێتەوە باوکم کەیێتی ئەوانم ناوێت کەواتە منداڵ هەیە بە فعلی ئەم معاناتە هەیە بەڵێ ئەمانەکەم بۆتانە گەڕمەوە هەر هەبووی یعنی خەیاڵی خۆم نییە بەڕاستی هەمووی کەیسەکە من بۆتان باسەکەم کەیسی ئەم چەند ساڵێکە ئیشمان کردووە بەڕاستی 20 ساڵ من ئیشەکەم لەگەڵ مناڵە هەمووی ئەو کەیسانەیە کە یێتەوە لای ئێمە خۆیان گلەی یەکەن ئەڵەن مامۆستا بە دایکمان بڵێ بە باوکمان بڵێ ینی بەڕاستی ئەمە بۆ بە معانات ئیشکردنی دایک و باوک و نەزانی چۆن مناڵەکە بەڕاستی چۆن پەروەردەی ئەکەیت چۆن سۆزی پێ ئەبەخشیت نەک سۆزی لە ڕادە بەدەرێسا هەشمانەکە دانا دایک و باوکەکە یعنی بەڕاستی سۆزێکی لە ڕادە بەدەری هەڵە بە مناڵەکە ئەبەخشن کە مناڵ حکمەکە لە ماڵەوە لە حاڵێکە ئەمە زۆر یعنی پەروەردەیەکی زۆر هەڵەیە و خاڵەکانی تریش زۆرە مافی خاوەن پێداویستی تایبەتە هەروەها مافی ئەوەیە کە مناڵ ئەشکەنجە نەدرێ مافی ئەوەیە کە بپارێزە لە دەستدرێژی سێکسی و وا 41 خاڵ مافە کە هیوادارم ئەمانە هەمووی جێبەجێ بکرێ بەڕاستی هەم لە حکوومەتە هەم لە خێزانەکانیشە ئەمە شنەوە تا چۆنێک لەو مافانە لە هەرێمی کوردستاندا پێڕۆ ئەکرێ بەرامبەر بە مناڵەکان و لە خێزانەکانیشدا تا چۆنێک دایک و باوک مافی مناڵەکەی پاراستووە وڵی لە نیاخان ئەمە ئەگەڕێتەوە سەر خێزانەکان و لە هەرێمی کوردستانیشە لەوانەیە هەنێ لە مافەکان جێبەجێ بکرێت و هەنێکیشی جێبەجێ نەکرێت یعنی ئەمە ئامارێکی دقیقمان لەلا نییە بەڵام بۆ خێزانەکانیش گەڕێتەوە سەر خودی خێزانەکە شێوازی پەروەردەکردنی و شێوازی بیرکردنەوەی لەسەر پەروەردەکردنی مناڵەکە کە چەند ئەمە جێبەجێکرێ بەڵام بەداخەوە بەپێی ئەو کەیسانێکی ئێمە بینیومانە هەنێکات تەنانەت مافە سەرەتاییەکانیش بۆ مناڵ دابین ناکرێت و هەنێکات مناڵ تووشی دەزرێژیە بێتەوە هەم دەزرێژی جەستەیی دەرونی و بەداخەوە دەزرێژی سێکسیش ئەبێتەوە لەلایەن کەسانی دەوروبەرەوە یا لەلایەن ژینگەوە کە پێویستەکە بەڕاستی ڕەچای ئەم خاڵە بکرێ و دایکان و باوکان ئاگادار بن یعنی هۆشیاری ئەویان هەبێکە چۆن ئەم هۆشیاری خۆیان کە هەیەە لەسەر خۆپارێزی مناڵەکان بگەین بە مناڵەکانیان باش ئێمە شانازیەکەین بۆی کە مسلمانین و لە کۆمەڵگەیەکی مسلمانین جەنابیشت سواز بۆخوا ئافرەتێکی دامەزراویت و جگە لە بابەتە پەروەردەی و علمیەکە لە دینیشان شارەزایدەیە ئەی ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕووی پەروەردە و ماف کە نەتۆ یەکگرتوەکان با بڵێن بڕیاری لەداوە پێش ئەوە ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر پەروەردە و مافی منداڵ چی بە کۆمەڵگە و بە دایک و باوک وتووە بەڵێ الحەمدولله لەسەروی کە ئێمە هەمومان لە کۆمەڵگەیەکی مسلمانین لەخوا بەزیابێ بەڕاستی هەم لە حەدیث و فەرموودە هەم لە قورئانە زۆر باس کراوە لە ئەوەی کە پەروەردەی مناڵ چۆن بێ و چۆن گرنگی بدرێ بە پەروەردەی مناڵەوە چۆن دایکێک هەڵبژێری بۆ بەڕاستی بۆ مناڵەکانەوە یا باوکێکی باش هەڵبژێری بۆ مناڵەکان گرنگی بەوە دراوە کە مناڵ هەل لە مناڵیەوە فێری خواناسی بکرێ بەڕاستی بتوانی فێری نوێژەکانی بکەین فێری عیبادەتی بکەین دو ئەو شتێکە بەلای منەوە زۆر گرنگە کە ئەتوانین پەیوەستیکەین بە لایەنی زانستی و لایەنی علم و دەروونناسیەکەوە ئەوەیە کە لە مناڵی و مناڵ فێری سوپاسگوزاریکەی کاکزانە
لن يخان زور جرينجا منال قدري أو نعمة أنا بزانك هيتي وزور جرينجا كإما لمناليو فير يعني كين الحمد لله كن يعني نانا وقاني أشتاق ورا جرين سباس أو كسب كن أم سباس جزارية وكاك لهموج يعني رنباتوا وأكا قدري أوش تانا بزانب بون منا منالق نبيك بلا إنجاتي أم هي إنجاتي أمام هي من حزم لو مكتبني ما بون منا أو مع مصايبة هن بباج نازان يعني رز لا دور برو همو أوش تاني كهيتي بيجري كواتا أيني بيروز إسلامي زور هاتوا جقتي لسر أو كردوتك إما منال شون برورد بكين وشون هلا منالية وباقي بين وشون فيري آداب كاني بكين فيري روشتا كاني بكين فيري رزلينان لجوري بكين وشون فيري قرآن خوندني بكين أما أنا هر هموي لا أيني بيروز إسلام الحمد لله جرينجي بيدراو وبيوستي جكا براسي خزانة كان بقرأ النوبو بابا تاني كا قرآن والسنة أما جيبك راو ما مستعشنا أجر كسر جبيستي سرتاي برنامج كمان نوبة أما بخاف بمان بليد أغلاني دايك وباوك لا برورد كرني من دالا أيكاد هلا كان شي بلا والله لاني أخان هلا كان زور أجر والله إنما باسي بكين أجر يك يقولوا هلا أنا كزور جرينجا إما باسي بكين أويك تو من هلا كبشوازك كي ناس بروردانة برورد بكي كهموش تيكي هرش تيكي وت هيك كاتق نلي نخير بلاي بلا أما زور هلايا چونکە دوایی باجەکەی مناڵەکە ئەیە ئێمە ئێستا لە قوتابخانە زۆر کێشەمان هەیە لەگەڵ قوتابی پۆلیەک بۆ سیرێکی مناڵەکە حکومەکە لە ماڵەکەیە و تا ئێستاش کە تقریبا نزیکی 2 مانگ لە دەوام ڕۆیشتووە مناڵمان هەیە ئێستاش باڵکیە لەگەڵ یا بە قوتابخانە بۆ ئەم مناڵە لە ماڵەوە بە حکمی ئێستا مناڵ کەمە یەک مناڵ یا 2 مناڵ هەیە لە ماڵەکەیە هەر شتێکیان بێ بۆیان دابینەکەن وازانن ئەم ناس بێدانی زۆرە و لە مناڵەکە کە تۆ مناڵێکی تەندروست و دەروون دروست پەروەردە بکەیت کە ئەمەش بەداخەوە زۆر هەڵەیە و خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی دایک و باوکان ئێستا کاتیان نییە کە پێشتریش ئاماژەم پێکرد کاتیان نییە بۆ مناڵەکان خاڵێکی تر سنووردانانە پێویستەکە مناڵ فێری سنوورەکان بکرێت سنووری کەسی خۆیەتی سنووری بۆ نمونە ژوورەکەیەتی دایک و باوکێتی سنووری هاوڕەکانیەتی ئەمانش کە ئێستا بەداخەوە زۆر کەم بۆ تۆ مناڵ هیچ فێری سنوور نەکراوە کە فێری سنووریش نەکرا ڕێز لە بەرامبەر ناگرێت شتەکانی بەرامبەر هەڵ ئەگرێت یعنی زۆر یعنی هەڵە دووبارە کاتەوە و خاڵێکی تر کە پێویستەکە بەڕاستی دایک و باوک گرنگی پێبن ئەوەیە کە بتوانن لەگەڵ مناڵەکانە کاتێکی خۆش بەیەکەوە بگوزارێنن نەک ئەو کاتێک کە هیچ ئەو کاتێک کەوتمان کاتدانان ئەوە کاتی ئاڵتوونی پێڵێن نیو سەعات بۆ 20 دقەیە کە پێویستە تۆ لەگەڵ مناڵەکەیە هەو بێ بەڵام ئەم لۆمەکردن و سەرجەنشکردن و بۆ نمونە ئیهانەکردن و بەراوردکردنە ئەمانە هەر هەمووی هەڵی پەروەردەیە چونکە تۆ کە مناڵەکە و بەراورد کرد بە مناڵێکی تر واتە چی واتە سفر کردوێتەوە یعنی تۆ سفری ئەو بۆ نمونە ڕقم یەک یا ڕقم دووە ئەگەر بەراورد کرد بە خوشکەکەی یا براکەی واتە تۆ کوشتوتە یعنی تۆ مردوویت و ئەو لە تۆ باشترە یا ئەگەر هەڕەشە و لێکرد یا ئەگەر ئیهانە و کرد کەواتە زۆر گرنگە کە دایک و باوک بەڕاستی ئەگەر ئێمە ئاماژەی پێ بکەین واز لە هەڕەشەکردن واز لە ئیهانەکردن واز لە بەراوردکردن واز لە لۆمەکردنی مناڵ بێنن مناڵ بۆ شێوازی کە خۆی هەیە قوبوڵی بکە بەراوردی بکە لەگەڵ خودی خۆیان چونکە هەر کەسە خۆی گەورە یەک کەسی لەو جۆرە دروست کردووە کەواتە تۆ مناڵەکە وەکو خۆی ببینە نەک وەکو مناڵێکی تر و لەگەڵ ئەم ئەو لەگەڵ ئەوە بەراوردێکی کە بەداخەوە ئێستا زۆر بووە کەس خۆش وەک دوا پرسیار کاتمان نەماوە من دوا پرسیارەکەم تەگەر لە نیاخانی شتێکی وابێ بەس بە کورتی کەمتر لە 1 دقە تەکنیکی پەروەردەکردنی منداڵ کە منداڵ کوڕ کچەگرێتەوە بۆ کوڕ جیاوازە یان نە ینی دایک و باوک ئەبێ هەمان تەکنیک بۆ پەروەردەکردنی منداڵێکی کوڕ لەگەڵ منداڵێکی کچ بگرێتە بەر یان نە ئەوە جیاوازە نەخەرکاکدا جیاوازە لەبەرەوەی دایک و باوکان پێویستەکە هەم لەسەر کوڕ شێوازی پەروەردەکردنی کوڕ بخوێنەوە کە کوڕیان هەبوو هەم لەسەر شێوازی پەروەردەکردنی کچ بخوێنەوە چونکە زۆرتر کچ حەزی لە عاتفەیە حەزی لە سۆزە بۆ نمونە لەوانەیە حەزی لە باوەشکردن بێ حەزی لە ماچکردن بێ حەزێک جار بۆ نمونە دەستی بگری لە ئامێزی بگری لەوانەیە کوڕەکەت بە تایبەتی کە چوە قۆناغی نەوجەوانی هیچ حەزی لەم شتانە نییە تۆ بە شێوازێکی تر مامەڵی لەگەڵا بکەی بۆ نمونە شتێکی بۆ ئەکڕی پارێکی یەتی بڕۆژ چێک بکڕا بەرپرسیارەتێکی پێ ئەبەخشی ئەمانە زۆر جیاوازە لەوەی کە بە شێوازێکی تر لەگەڵ کچەکەیان مامەڵاکەی کەواتە مامەڵی هەردووکیان جیاوازە تۆ بێ بزانیت چۆن لەگەڵ کوڕەکەیان مامەڵاکەی چۆن لەگەڵ کچەکەشیان مامەڵاکەی مامۆستاشنۆ منشەمە هەر بەشێک بێت لە کۆتا پرسیار ئایا ئامۆژگاری خودی پەروەردەکردنە یاخود بەشێکە لە پەروەردەکردن خۆی ئێمە ئەڵێن ئامۆژگاری نییە چونکە ئامۆژگاری ئەوەیە کە من قسە بکەم بوو کەسەکە تەنها گوێ بگرێ لە لای ئێمە ئەڵێن تۆ پێویستەکە گفتوگۆ بکەی لە پەروەردەیە پێویستەکە جەنابێ وەکو دایک یا باوک قسە ئەکەی مناڵەکەش بەشدار بێ لە قسەکردنەکەیە ئەگەر من هەر بێم ئامۆژگاری بکەم مناڵەکە بێزارێ بە تایبەتی مناڵی ئێستاش کەواتە پێویستەکە ئێمە گفتوگۆ بکەین ئەگەر کێشەیەکمان هەیە وەرە کچە جوانەکەم
کوڕ ئازیزەکەم وەرە داینشین لەسەر گفتوگۆکەین کە گفتوگۆ کرایەوە ئەویش توانی بەڕاستی ڕێی خۆی بە ئازادانە دەربڕی و ئەو شتی کە لە دڵی ئابوو باسی کرد ئەو کاتە شتەکە زۆرتە کاریگەرە نەک ئامۆژگاری. دەست خۆش بێت سپاس بۆ شنۆ حسێن ڕاژگاری خێزانی کە لەم تەرە لەگەڵمانە بەخێر بێ ماندوومان کردیت. بەخێر بێ.